بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری مەودا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین مەودای ئەم جارەمان قسەکردن بێت لەسەر باس و ژیان و بەسەرهات و ڕووداوەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەوڵێک یاخود لە کتێب و نووسراوێکی زانستیدا. کتێبێک ڕاستە ماوەی نزیکەی 50 ساڵ بەر لە ئێستا نووسراوە، بەڵام یەکێکە لە توێژینەوە زانستیەکان کە لە جیهانی ئیسلامیدا ناو و ناوبانکێکی گەورەی هەیە و بەدەیان چاپ کراوەتەوە تاوەکو ئێستا، ئەویش کتێبی الرەحیق المەختومە. ئەم کتێبە کتێبێکی گرنگە، توێژینەوەیەکی زانستی و ئەکادیمیە، وەرگێڕاوە بۆ سەر زمانی شیرینی کوردی لەلایەن کاک بەکر حەمەستیقەوە بە ناوی گوڵاوی سەرمۆر. ئەم کتێبە بۆ خۆی کاریگەریەکی زۆری هەیە، ئینسان ئەتوانێت ڕەهەندە فکری و معریفیەکانی لەناو ئەم کتێبەدا دەستکەوێ، واقعی ژیانی پێغەمبەر، ڕووداوەکانی سەردەمی، پند و ئامۆژگاریەکان بۆ واقعی ئێستای ژیانی مسلمانان لەم زەمەنەی ئێستادا بگوازێتەوە. ئێمە هەوڵ دەدەین لە بەرنامەی مەودادا قسە لەسەر کتێبی ڕەحیق المەختوم یاخود گوڵاوی سەرمۆر بکەن بە میوانداری بەڕێز کاک بەکر حەمەستیق وەرگێڕی کتێبی ڕەحیق المەختوم. سپاس کاک بەکر کە لەم دەرفەتە ئامادەبووی لە بەرنامەی مەودا کە بتوانین قسەیە بکەین لەسەر ئەو هەوڵەی بەڕێزت کە ئەم کتێبەت وەرگێڕاوە بۆ سەر زمانی. سپاسی جەنابتانەکەم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. من سپاسی جنابتك وسپاسی برنامج جوانا كشدك وسپاسی كنالي أسمعني بيامجكم كمجاري دس مشهدية كار لا مش جوانانية من أميدوارم كبو ترجمة كلصال 1998 بلا برين وسين ترجمة كردوكاتي خوي دوري شي هبيت وبتواني كلانك كتاب خاني كردي إسلامية بركاته بشوازك زاد شي معرفي تعظم بو ذهن إنساني كرد بو كسانك كبدوي سير نامي بيغمر عدك زۆر باشە، دەست خۆش بۆ پێشێکی کاک بەکرەمەیە سەرەتای پرسیارەکەمەوە بێ ئەم کتێبە لە بەشێک لە جامیعە عالەمیەکانی شاوەکو مانهەجە خوێنرێت. منە مەوێ پرسیاری ئەوە بکەم لە بەڕێزێت زەرورەتی وەرگێڕانی ئەم کتێبەوە سەر زمانی کوردی چ پێداویستێکی ڕۆشنبیری و کتێبخانەی کوردی وەکو بەڕێزێت زیهن و عەقڵی تاکی بڕوادار پڕەکاتەوە سەرباری ئەوەی کۆمەڵێک کتێبی زۆر لەسەر سیرە نووسراوە وەرگێڕان هەیە، کتێبخانەی کوردی ژمارەیەک کتێبی تری تەیە جیاوازی و تایبەتمەندی ئەم کتێبە لە چیدا؟ خۆی لە ڕاستیە ینی بەنسبەت کتێبەکانی سیرەوە عەرەب شتی زۆری لەسەر سیرە نووسیوە، هەتا تورکەکانیش دەوڵەمەندن و ئەتوانم بڵم لە فارسی شەهر شتی زۆر هەیە، بەڵام لە کووردا ئەو کاتە ساڵی 1990 کە کتێبخانەی ڕۆشنبیر تەکلیفیان لە من کرد ئەو کتێبە وەرگێڕمە سەر زمانی کوردی. بڵین ئەو کتێبانی کە لەسەر سیرە هەبوون زۆر نەبوون، ینی ئێستا ئێمە ئەوەی شێخ پارزانیمان لەبەرسا بوو ڕەحمەتی خوای لێبێت لەگەڵ سەرەتای دەستپێکردنی ئەوەی مام سەحابی بۆ بزەم تەواوی نەکرد بۆ کاتە ژیانی عەزیز تەواوی کردووە هەیە بەڵ تەواو کرد و بە ئاگام لێتی کە ئەوە هەیە. ئێتە کتێبی سیری تر لە ئارایان نەبوو، لە ڕاستیە ئاسانیش نەبوو تەکلیف لە کەسێکی وڵی تەلیفی ئەو کتێبم بکە. بۆیە ئەم کتێبە ئەم کتێبێکی معتەبەر بوو لە ڕووی زانستیەوە، لە ڕووی بڵین وەرگرتنی ئۆرگانۆ ئەکادیمیەکانی دنیای عەرەب و ئیسلام زۆر کتێبیان قبوڵ بوو و کتێبخانەی ڕۆشنبیر بەشەکانی دیکەی کردە ئەستۆ لایەنە مادی شتەکانی تەرجەمەکەشی من کردم لە کاتی خۆی من و ئازانم ئەو کتێبە لە زۆر ڕۆوە لە بڵین لە خانەی کتێبەکانی تەرجەمەی سیرەیە بۆ منهەجەی کە ئێستاکە هەیە کە لە کتێبە سەرکەوتوەکان نەتوانم بڵم کە لە کاتی خۆشیان لە منافسەکە یەکەمی هەموو کتێبەکانی دیکە بوو، دراسەکانی دیکە بوو. کۆمەڵێک شت هەن لەو کتێبەیە کە وا دەکات ئەو کتێبە بۆ ئینسانی کورد زەروری بێ و گرنگ بێت، ینی بەتایبەتی خوێنەواری کورد کە ینی دیراساتی سیرە ئەگەر تەقسیمی بکەین دابەشی بکەین ئەچێتە زمانی دیراسە تاریخەکانەوە، ینی بڵین سیرەش بەشێکە لە تاریخ، بەڵام جیاوازی نێوان سیرە و تاریخ تەنها لەوانەیە بەتوانم بڵم خاڵێک ئەویش ئەوەیە سیرە پاڵەوانێکی سەرەکی ڕووداوەکان ئەجوڵێنێ، بەڵام لە تاریخە کۆمەڵێک پاڵەوان و کۆمەڵێک حەدەث هەن کە بەیەکەوە تێک ئەڵاون کە لەوانەیە زیاتر لە پاڵەوانێکت هەبێت لە تاریخە لە قۆناغی تاریخی دەوری خۆیان هەبێت. بۆیە فۆکسی نووسینەکە لە سیرە لەسەر یەک شخصە ئەو شخصە ڕووداوەکان دەجوڵێنێ و ئەو بە ئاراسی ئیجابیە سلبی شتەکان ئێنێتەوە بە وەسیلەتنامەی پێغەمبەری صلی الله علیه و سلم لە دێر زەمان و کورد وەکو مەلا لە مەولودنامە خوێنراوەتەوە، وەکو ئەدەبیاتی کوردی کورد حەزی کردووە کە ژینامی پێغەمبەرەکەی خۆی بزانێ عەلەیهی سەڵات وسەلام. لەو قۆناغەشە منەوە دەزانم پێداویستێکی ڕۆحی هەبوو، پێداویستێکی معرفیش هەبوو بۆ ئەوەی کەوا ئینسانی کورد ئاشنا بێ بە ژیننامەکە، لەبەرەوەی کە سەرچاوەکەی تری نەبوو منەوە دەزانم ئەوە بەشێک لە ئەو کە فیکری و معرفی بۆ پڕکردن. بەڵێ سوپاس کاک بەکر. ئێستا بۆ نمونە کۆمەڵە کتێبی تریش هەیە هەر وەرگێڕاوە، تەنانە بۆ خۆی خودی مامۆستا عەلی باپیرش هەر کتێبێکی لەسەر ژیاننامەی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم و چەند خەڵکی تریشیانە، بەڵام
ئەم کتێبە یەک تایبەتمەندی تێدایە کە بەرجەستە کراوەکو خۆت ئاماژەشت بێکرد لە ساڵ 1976 لەو پێشبڕکەیە کە کراوەم کتێبە پلەی یەکەمیەنەوە یعنی میتۆدێکی نوێی زانستی لە پەیڕەوکردنی لە هەنی ئەکادیمیا تێدا پەیڕەوکراوە بە بڕوای تۆ ئەم میتۆدی نوێی زانستی بۆ خۆشی کەواتە کە گرتنەبەری ڕێگایەکی زانستی بۆ نووسینەوەی سیرەیە بۆ نووسینەوەی تاریخ بە شێوەیەکی گشتی تر بۆ خۆی ئەمەش ڕێگەیەکی ئاسانترە بۆی ئەو کتێبە بایەخ و نرخ و بەهای جیاوازی بێت خۆی لە ڕاستیانەوە بەشێکی کە جەنابەت باسی کرد بەس بەشەکانی دیکەی بە بڕوای من ئەگەڕێتەوە بۆ گرنگی پێدانی ئۆرگانەکانی ڕاگەاندن لە دنیاە بە کتێبێکی دیاری کراوە ئێستا ئەو کتێبی مەبەستم گەورەکردن بەمەسم پێی گەورەکردنیان بەمەسم پێی ئەوەیە کە زیاتر لە کەناڵی ڕاگەاندن هەبێت بخرێتە سەر بۆ خۆی سەر ئەو کتێبە گەورە بکرێ ئەو کتێبە ینی با بڵێن خۆی کتێبەکە گەورەیە بەڵام زۆر تیژ خراوەتە سەری بڵین ئەو خۆت فەرموو لە تورکیا من ئاگام لێ لە سعودیە لە وڵاتەکانی خلیج لە وڵاتی لە پاکستان لە زۆربەی وڵاتانی دنیا ئەو کتێبە کتێبێکی معتەبەر و زۆریشی پێگەی بە ئەتیباری ئەوەی کە ئەمە لە منافسەیەکا دەرچووە ئەو منافسەی کۆمەڵێک نووسەری گەورە بەشداری تیا کردووە خۆ ئێستا لەوانە بۆ ئەو منافسەیە مامۆستا عەلی مامۆستا محەمەد مەلافایە مامۆستا حەبیب ئەو بەڕێزانی کە لەسەر سیرە شتیان نووسیوە ئەوانش دراسەکانی خۆیانم خستایەتە ئەوێ بە زمانی عەرەبی بە تەسەوڕەکەم لە پلەیەکەمەکان بوونایە لە ڕیزی پێشەوە دەچوونە چونکە دراسەکانیان جوان و معقولن بەڵام ئەم کتێبە یەکەم لەو مسابقەی دەرچووە دوو هەندێک بفعلی خواسی تیا یەکەم لە کتێبەکانی سیرەی دیکەیان نەمبینیون یعنی بۆ نمونە گرنگێکی تایبەتی بە مەسەلەی ڕاستکردنەوەی لایەنی ئەو ڕیوایەتانی کە دێڵ ڕیوایەتەکان محاولەکەم ینی هەوڵی یاوە بە فعلی ڕاستی ڕیوایەتی هێناوە لە شتەکانە لە تەرجیح پیاژی تەرجیحی زۆر بەقووەتە مەسەلەن بۆ نمونە لە سێ چوار ڕیوای لەسەر حەدیثێک هاتووە ئەو ڕیوایانە اختیار کردووە کە لەگەڵ منطقی قورئان و لەگەڵ منطقی عەقڵ زیاترە گونجێ مثلا لەگەڵ منطقی ڕیوایەتە تاریخەکانە زیاترە گونجێ ئەم پیاوە توانیوێتی لە بینی ڕیوایەتەکانی حەدیث کە بۆ عەدی تاریخیانەیە کە ڕەهەندی تاریخیانە لەگەڵ ڕووداوەکانی مێژوو سیرە بە شێوازێک ئەو سیرەیەدا بڕێژێت کە گونجاوێتێک هەبێت هەز بەبوونی فەراغێکی ئەوە نەکەیت گەورە نەکەی هەرچەند بۆ بە عموم ڕیوایەتەکانی سیرە بڵێن ئەوانەی کە کتێبی سیرە ئەنووسن بە عەرەبیش و بە زمانەکانی دیکەش هەندێک بڕگەی مێژووی لە ژیانی پێغەمبەردا هەیە عەلەیهی سەڵام وسەلام باسییان نەکردووە کە وێزگەی زۆر گرنگن زۆر تایبەتن و زۆر گرنگن و حاڵەتی ئەندێشە و معاناتی تایبەتی پێغەمبەری بوون عەلەیهی سەڵات وسەلام ئەمە عامە بۆ هەموو کتێبەکان هەن بەس ئەم توانیوتی بەشێکی زۆر لە فەرەقەکانی تر بکاتەوە خاڵێکی دیکەشان ئەوەیە زمانێکی زۆر ڕەوان و سادەیە ئەدەبیاتێکی جوان و ناسکی هەیە کە نووسیوەتی خاڵێکی تریش لەو کتێبەیان بە بڕای من کە زۆر گرنگە هەندێک تیشک هەیە کە لە هەندێک لە کتێبەکانی سیری تران نەخراوە سەری ئەم زۆر جەختی لەسەر کردووە بۆ نمونە ڕووداوی خەیمەکەی ئەبوو معبەد و معبەد ئەمە ڕووداوێکی زۆر ناسکە لەقتەیەکە لەقتەیەکی عاتیفی زۆر گەورەیە یعنی ناخی ئینسان ئەبزوێنێکە لەو لەحزەیە کە کۆمەڵێک خەڵک ئەگەڕێن بە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم دوو کەسەش بە پەڕاگەندەیی و بە قەلەندەری ئەچنە شوێنێکەوە لەو شوێنەیە مەسەن سەوزاییتیانە و چیتیانە ژنێک ئیستیقبالیان ئەکات دوایی کە وەسفی ئەکا بۆ پیاوەکەی کە لەم دوو پیاوی ئاوا بوون لە وەڵام ئەو پیاوەیە کە قڕیش بە دوای ئەگەڕێت ئەم شێوازە باسکردنا ئیبن هیشام باسی کردووە ئیبن ئیسحاق باسی کردووە ئیبن ئەبوو نەعیمی ئەسفەهانی لە دەلائیل النبووە باسی کردووە بەڵام نووسەرە کوردەکان زۆر جەختیانە سەر ئەم خاڵە نەکردووە کە ڕاستە ئەمیش بەشێکی زۆری لە سەرچاوەکانی نزیکەی ئەم کتێبە بڵێن 90 مەصدەری تایە 90 سەرچاوەی تایە بەشێکی زۆری ئەو سەرچاوانە ینی تاکیدی لەسەر سیرەی ئیبن هیشام و ئیبن ئیسحاق بەڵێ بەفعلی بە معتەبەرترین کتێبن زانی ئیبن ئیسحاق لە 80 دایی بۆ لە 150 بردووە جیلی یەکەم لە سەدەی یەکەمی کۆچیە ئیبن هیشام سەدەی دووەمی کۆچیە ئەبوو نەعیمی ئەسفەهانی لە سەدەی چوارەمان نووسیوەتی تقریبا معتەبەرترین کتێبی سیرەن لە تاریخ نووسدا بن و هەر کتێبێکی سیرە بێ سیرە بنووسێت لە بەشە تاریخێکی و بەشە سیرەتنامەیەکی تایبەتەکەی ئەبێ احتیام بکات سەر ئەو سێ مەصدەر بە تایبەتی ئیبن ئیسحاق و ئیبن هیشام ئیبن هیشامیش لە ڕاستیە خۆی ئەسڵەن تەهذیب کراوی کتێبەکەی ئیبن ئیسحاق بنەڕەتە خۆی جنا خۆی کتێبی تەلیف خۆی کاک بەکر یەک شتەیسە ئەم کتێبە بۆ 90 سەرچاوی تیا بەکاراتەوە بەڵام کاتێک کە سەیری سەرچاوەکانەکە هەموو سەرچاوی نادرە ئەوانەیە کە بەڕێزت باسەکەی ئیبن ئیسحاق ئیبن هیشام ئەو نووسەرە معتەبەرانەی کە زیاتر تاکیدیان لەسەر ڕیوایەتەکان بە صەحیحی کردووە بە شێوەیەکی گشتی بەڵام ئێمە ئەتوانین بڵێن ئەم کتێبە چۆن هەروەکو چۆن کتێبەکەی مامۆستا عەبدولعەزیز پارەزانی ژیاننامەی پێغەمبەری مەزن لەناو کووردا کاتی خۆی نەبوو بەڵام یەکێکە لە کتێبە گەورەکان ئەو پیاوە ڕاستە خۆی پیاوێکی بەتواناژوو بەڵام ناوبانگێکی باشی بەو کتێبە پیاکرد بە تایبەتی لە ناوەند وەسەتی ئیسلامیە ئەکرێ بڵێن ئەم کتێبەش بۆ قۆناغێکی دیاری کرا و کە لە ماوەی ئەم 100 ساڵەی
کۆتاییدا بڵین لە دوای حربی عالەمی یەکەم وانە و لە دنیای عەرەبی ئەوانە بە شێوەیەکی گشتی شتێکی وازانسیە نووسراوە بۆی ئەم کتێبە ناوبانکی بۆ شێوە من عرضم کردی لە سەرتا کتێب هەیە بە بڕای من بەقوتر بێلەوە بەڵام ئەو سیفاتە کولیانەی کە هەن لەم کتێبە ئەم کتێبە ئۆکاتەوە ئەم کتێبەکە بە پلەی یەکەم لە کتێبەکانی دیکای لەوانەیە نەبێت ئەو احتیمام پێدانە زۆر گرنگە و لە ڕاستی شە کتێبەکە توانیوەتی شتێک هەیە بیکا کە کتێبەکانی تری سیرە نەیەکردەوە بە هەمسارم ئەویش مەسەلەن بۆ نمونە لە ڕیوایەتەکانی حەدیثە لە حەدیثە ئێمە بۆ نمونە کۆمەڵێک حەدیثمان هەن باز لە سیرە دەکەن ئەو حەدیثانی کە لە پێغەمبەرەوە ڕیوایەت کراون عەلەیهی سەڵات وسەلام حەدیثە صحیحەکان باز لێوە دەکەم لەگەڵ ضعیفەکانیش هەمووی بەیەکەوە هەندێک بۆ ئەدیتیایی هەندێکیان بۆ ئەدی تەشریعیان تایە هەندێکیان بۆ ئەدی ڕەوشتیان تێدایە بۆ ئەدی ئامۆژگاری ئەو مەسایلانیان تێدا هەندێکیان بۆ ئەدی عەقایدیان تایە و هەندێک لە حەدیثەکان بۆ ئەدی تاریخیان تایە یعنی با بڵین باز لە حەدەثێکی تاریخیەکەن باز ڕووداوی تاریخەکەن وەکو ڕووداوی شیعبی شیوەکەی ئەبو طالب و وەکو ڕووداوی مسلمان بوونی حەمزە و ئەگەر کاک بکرێمە بیچوێنین لەگەڵەوە زۆر ئەم قەستم ئەوەی لێرە تەمان سیرە دانسەکان لە مسلمان بوونی مەسەن بۆ نمونە ساڵی حەمزە و ساڵی عومەرە لێیان تێکچۆ بەس ئەم ئەو سەنەدە ڕاستەکەی بتووە کە ئەمەش ئەجێکی قورسە يعني تو كأشيء أنه كتابكاني تاريخ وكتابكاني سيرة وباشاني توصل حديث زور بزحمة أتواني بقيت أو خالي كتاب خالي ترجيح أو خالي قرصة لموضوع كيا أما خالي من وأزانم أما لدواي حفتة ششور لدواي اشتكانوا بقشتي العالم الإسلامي بلا وبو اعتباري كواب دنيا لخلق لو كتاب الرازي ولا ناو أزمونة شيء أكاديمي كوريا درس ولا درون أو بنشي زور كوري بياكد وطغياني كلمة كتابكاني ديك وقرنا خدوا كتابة لو مكرون كان مساو كمحمد يكون راس العازمين السعودي كتابك هيش بايخي لو كم ترنيا وكتابك زور نادي وتابتي شل راسي بلام خوت زاني كتابة نشوت تناو اختبار وكم زين شنك أو درجة وعادتي استل الدنيا كألم فلان كذا دكتوري لسر موضوع فلان موضوع ورقد خوي بوخي نايو دكتورا كبوخي بتا جورك له هيمايشي زانستي جرينج بو كتابة أماش لو أنا أو بعدي تيا جرينج وخالي تريش عن جرينجن كلو كتابة هن للروي دارشنا ولا الروي ربط كني رضا كان بيك وكجورك لسردو لحكايات وجرانويتيا إنسان ما عندنا بيل أخوين نوي كما جرينجا خارج الجرينجا كاك عرم كبير لما كتابة كان يصير باش يزوري وكل سنة تجدهم حشري معلوماته يعني كسيك كتابك يصير أنوسه لسر حدثك بونمونا رودابي بونمونا أو لحظة كبير مصر أصلا بمسلمان كان الله ورنا درو باش لسر هشت رواياتي هنا وبينجي هنا خوينر سرقردانه بيلديها ام بيو بسادي هنا ام بيو بسادي يك رواياتي اصحي هنا هو اوي تري لبراوزا روانه دك براوزا خوي اما حشر كردني معلومات لكتابي تاريخيه زور خطره بلى أو أي شكل مشكلة كان مثلا من قرطبة للتفسير كيا بغوي لك تفسير كيا مثلا در السيوطي در المنصورة لكتاب ابن جرير طبيري همان مشكلة هي ابن تاريخي ابن كثير همان مشكلة هي كتاب أنا كتابي زانستي زور قبرن بام لوريك همي حشري معلوماتها أم حشر معلوماتية تأثير كات سر خوينر زيني خوينر برتوازع كنازن قناعتي بكمان أما هر بيجومان كاك بكر من بو خوي خوشم لما هجي خويني ماستر لتركيا أو خويندوا بسيارم لما مصاك ما نكر فعلا وقسيكل يعني لسر أو كتابة باسي أو ما كرك أم كتابة بو اختيار كراوتي أما باشترين كتابة كيتنا مع خاتنا وكومالك على زيوا بو هيك الروايات جواز والرأي جواز وأنا بين الرأي الصحيح كان يناو ببختي وبسادي عرضي كردويا خوينرت وأنا شيء جيلي واربقري يعني قرر منك تاريخي وزنا ببين موقع كرم ابن إسحاق لبري كم كثيرين وسوا توشي أم جواز ورانا نبوا يعني كم ترين أجريت يعني كم ترين قيل وقالت يعني مفسر كان دواء وكهات بري مفسر الناس كان دواء وكهاتون هل لسر أو رواياتي بالحق كمصدر كان ناس دنو حاشيان هنا مصادرتي يعني لو أنا وابي لو أنا قيل كذا وقال كذا وقيل كذا وأنا أوش طبعا بو دراسة لو أنا مفيدة مثلا بو منكسك دراسة أكا إيه لسر رأيك سقام جيربه بيوسي بكمالك رأي هي بيجي نتعرض رأي راسك اختيارك بلام كسك سيرة ونسنا بأوكا أو كسي كان سيرة أنوسيب خلق سيرة يعني حكاياتي جاني إنسانك كلا قناخي تاريخية وشرخاني دروس كردوا ودبي أو كسا لقناخ كان ده هتوشوا وشرخان دروس كا أول شرخانة بكفر الرأي دروس نابه لما تقول سر يقرأ بتشسبي أو رأي كيت أراستي راستقيني أو كسي كدورة بين الأولى وسيرة لو أنا كتو شيء سيرة يعني تو تاريخي شلو أنا أما بخودي كساتي بيخمس صلى الله عليه وسلم لبرو يشتكان ياخذ سرچا والرسنا كان صحيحة والراسته يترك شيء كي أوتويني بلام لو أنا بو كساتي كتير ياخذ روداوي كي ميجوي بأساية يكتنيا بوكولا جرح وتعديل وقصي جواز وقيل كذا وقال كذا به هل اكتبي تحقيق اكتباني كبيان وكتابة كان تحقيق بعمو كتابي تاريخ وكتابي جرح وتعديل وكتاباني كقصة سر أو
كتاباني كان نقل لتاريخك ونقل لحديثك الروايات كان حديثك ونقل لبابة علمي كان تاريخك كان استاكد كان أو سروشتية أو فر الرأي شو كفر الرأي عادتي الرأي شيء راس الثلاثة أسلوبي نوسيني علمي فر الرأي فر الرأي سروشتية بلان بون نوسيني سيرة كتول سر عراسيك إنسان طيقي هناك الشخص ودياري شر عمري كل خطاب مسلمان بونا مسلمان بو قيناك أجر اختلاف لسه صالك هبك يعني اختلافك زور خطر مثلا بقول منك قال دويس حمزة بس يروح مسلمان بو بلام روايتي أصح وياك حمزة لصالي سيما مسلمان بو أو لصالي ششمي في غمر جا مسلمان بو 6 سال فرق أجر قاعدة 4 سال بلام لسر الشوازي مسلمان بو نجي عمر يعني ششوار روايات هن سيانيا لصحيح ونزيك نيش أنا أصحها أول شان قصة لسري يعني بويا يعني أبي سير النوز أو كسي كده أراسيق بيعمل صلى الله عليه وسلم معلمك بشان يخلشي بقى ده بيه سير داميها ولا كان شيء أراسيق بشان بقى كان رايق لسر شو بزنبه شو تشكيل لسر أصل موضوع من يارمتيه كذبا بو شونا كاني تو برويتو أمي بيعمل صلى الله عليه وسلم لبر أوي بو خوي قرآن بو بيعمل صلى الله عليه وسلم هاتو تا خواره وكوملك يعني آيات والنصي نقور ودياره وهمو لسري مجمعين بو خوي قرآنكش بو تبجيري وكبشي كزوري بشتي بآيات كاني قرآن بس وأمش بو خوي يقلي كشكاني كذا أما لو أنا أندازك لو أنا جاوز من قبل جناب من بيم وياك كتاب كاني سيري لو ليش لنقصان كاني كتاب كاني سيري وياك كتاب كاني سيري اعتمادي أنك سر ترتيبي دافزين القرآن ترتيبي دافزين القرآن اعتمادي كذا سري أما أندازك بوي شو ولا أندازك بوي شو ولا وكو منهجي كلي لقرينا نعم منهجي كلنا لسرتها وتا تقريبا شن صال ده صالي كم لو أنا الرشد بيلقى موضوع بلام مثلا لو كتبها نازني أم سورة اللي قرآن كذا بزيوه حتى نها سورة علق ديار سورة كان دي كديار اللي قرآن كذا بزيوه ثم مرجنية صالك باسكي لا تصالك كذا بلا ما بيقرأ قرآن كبزاني مثلا أو سورة خوي هر سيرة سورة كان القرآن في روز بعض الجنامي في غمرة كان صلى الله عليه وسلم مثلا بقول منا سورة علق بعض لو لحظة كان كفي غمرة صلى الله عليه وسلم لحاظ سرقردانية هي لأن أشكوت كهداني شو لبركة وحي بويا أو لحظة كسوري مزمل دابزي بعض لو لحظة كشو برسيارك إلا ورقة كلو قرأت يبزان تشيله بس هاتوا خواده في فرما أي كسر خواده بوشة قبره كاتي وانا ما كاتي ويك أو بي يعني قرآن بقوي أجر سير دوسا كان بقرأنا وصار ترتيبي دابزين سورة كانوا محتوى سورة كان بينا باب الرواي من سير مغزاي جديد كاراساني كباشتري زور أو كاتا أو غلط تاريخيانش كلا هندق لكتاب كان يصير الرؤيا أو غلط عن الرؤيا نهاية بله ئێمە ئەگەر بڵێن پرسیاری ئەوە بکەم کاک بەکرد لە ماوەی ئەوەی کە تۆ ئەم کتێبەیە تەرجەمە کردووە ئەم ناوە ئەم مەسەلەی گوڵاوی سەرمۆر ناوێکی زۆر یعنی ناوێکی متەکامیل و زۆر کۆکراوە ئەوەیە ئەم ناوە چۆن لەگەڵ ئەوەین کرد ئایا ڕاوڕاوێژت کرد یاخۆت ڕێک دەق و دەق ماناکەی خۆی گرت والله ئەو ناوە بۆ ئەمانەتی بێژوو کاک بەرزان حەمەمین کە ئەو کاتە کتێب سەرۆکی بڵێن بەرپرسی کتێبخانەی ڕۆشنبیر و مناقەشەی و مۆزوعمان کرد لسر قلاوكار رجوين بالام لسر موركار رجنا بوين سر موركار رجنا بوين وتي دايك مهمو جارك كقلاو من أجرته السر قلاوكي بهوير ده كنت إيبتشاي أما قلاوي سر مورا يعني شيء كرداني زور جوانا للراسيا والرحيق المختوم هذا هو معناه كيتي المختوم فعلا همان معناه كيتي نزيكترين وشيء كردي جوان كبراوري أو موضوع أبي أويا ولا سري كوبين وأزانم خلشيش تقريبا وناوكي بيقوموا يعني بەڵێ يعني ئەمە ئەم کتێبە طبعا من ئەوەی تێبینیم کردووە ئێستا لێرەوە لەوانەیە ئەمە بەشێکشی وەکو جۆرێک لە ڕیکلاموانەی لێبێ بەڵام ئەگەر بۆ کتێبێکی وا و گرنگە وەکو هەم پەیامی کەناڵەکەش و لەم مانگە پیرۆزەشا بۆ ئێمە جێگەی بایەخە هەستەکەم يعني لە زۆرێک لە ماڵەکانە ئەم کتێبەیان هەیە ئەو زمانەی کە بەڕێزت پێت وەرگێڕاوە تا ڕادەیەک یعنی زمانێکە دابەزیوی بۆ ئاستێکی هینی کە هەموو ئاستێکی سادەی خەڵک هەموو کەس لێی تێ بگا هینا هەندێک جار هەندێ تەرجەمە و وەرگێڕان هەرویستم ئەو پرسیارەشکە یعنی وەرگێڕانەکە هێندە قورسە بە ئاسانی ئینسان ناتوانێت لێی دەرچێت لە ماناکانی یاخود بە جۆرەکان ماناکانی تێکداوە لەوانەیە جەنابیش خۆ ڕەخنەت لێ گیرا بێ لەسەر بەڵێ ڕاستە من پێم وایە کە زمانی ئەو جۆرە کتێبانە دەبێت زمانی ڕۆژنامە بێ من پیاوێکی ڕۆژنامە نووس بووم و ناو ڕۆژنامە گەورە بووم و لە کایەکانی ڕۆژنامە نووسیان زۆر ئیشم کردووە و زمانی ڕۆژنامە پێم وایە ئاسانترین و معقولترین زمانە کە بگاتە گوێی خەڵک و خەڵک لی تێ بگەێنی بڵێن ئاسان بەڵام ئاسانێکی معقول ئاسانێکی مبتەزەر زمانێکە خۆی لە ڕاستیشە لە ئەدەق عەرەبیەکەش هەر زمانێکی جوانە هەر زمانێکی گەورە ئەوەیە بەڵام زۆر جاریش وەکو جەنابەت فەرمووت هەندێک جار نووسەر بۆی کەوا جۆرێک لە فانتازیا بکە ئەچێت بەس کۆمەڵک تەعابیر بەکارهێنێ کە کێشە بۆ خوێنەرەکەی دروستەکە ئەبێ خوێنەر لە خوێندنەوەی دەقێکی ئەدەبیە و دەقێکی تاریخیە هەست بە تەنگە نەفەسی نەکە هەست بە پچڕانی زیهنی خۆی نەکە هەست بەوە نەکات کە زایە بووە
لەوانە لە ڕۆمانە زایە ببی لەوانە لە ڕۆمانێکە زای بەڵام نابێت لە کتێبێکی سیرەیە زایە ببی لەوانە لە شەعرا هەندێک خەیاڵە بۆ دروست بێ بەس نابێت لە کتێبێکی سیرەیە تۆ بڕۆی خەیاڵە بڕۆ بۆ شوێنێک و دوای نەیت و سەر ئەسڵی مۆزوعەکە زای خۆشت و نووسەرەکەش زایە بکەی هەرچەندە هەندێک نووسەرێکی مامۆستایکی عێریشتی لەسەر نووسی وشتی پێوتون بار ئەوگرنی ئازابێ ڕاستانە هەر ئەبێ ئاسایی ئەمانە شتی لەسەر نووسێت و ئاساییە بە دوای خۆی شتێنێ جگە لەلایەنە معریفیەکە لە ڕووی ڕۆحیەوە ویستم پرسیاکەم تۆ ماوەیەکت پێ چووە بزانام لە ڕووی ڕۆحیەوە وەرگێڕانی ئەم کتێبە بەو زمانە سادە بەو شێوەیە چێژێکی ڕۆحی پێبەخشی بەڵام با ناوبڕێ وەرگم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو کاک بەکرد لە ناوبڕەکە پرسیاری بەعدا ڕۆحیەکەم لێک یاخود ڕەهەندە ڕۆحیەکەی تا چەند ئەم کتێبە تۆ هەندێک شتی ویست باسی کەی پێشتریش خۆی لە ڕاستی هەر ژینامی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی بۆ ئەدەکی ڕۆحی تایە ینی کەسانێک لە پاش خوای گەورە لە پاش نعمەتی قورآانی گەورەکە بۆ پێغەمبەری خوا هاتووە صلی الله علیه وسلم جۆرێک لە ئینتیما و حەزی ڕۆحی و خۆشەویستیان بۆ پیاوێک هەیە کە ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵایە صلی الله علیه وسلم خۆشەویستی محەبەتێکیان بۆی هەیە شیرینێک لە ژیانی ئەودا دەبینن بە تایبەتی ئەگەر کەسێکی هەڵکەوتو هەبێ بتوانێت بە جوانی باسی لە سیرەتنامەی ویسانە بکە حتمما ئەمە تەنها کەسێک نییە مەسەڵەن بڵی شاعیرێک نییە یاخود یا کەسە خەبەتجێڕێکی سیاسی نییە تەنها بەشی لە ژیانی ویسانە بۆ تۆ بێتە جێگەی سەرنج ئەمە بەشە ڕۆحێکەشی ڕەبتە بە عەقیدەی خەڵکەوە ڕەبتە بە بڕوا و ئاینی خەڵکەوە لەبەرەوە شەخسی یەکەم کە باسی ئەم تەشریع بۆ تۆ دەکات پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام تۆ لە ڕۆژانە نوێژ دەکەی سەڵاوەت لەسەر ئەو دەی لە زیکر یادی خۆتا زیکری خوای گەورەکەیت و سەڵاوەت لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوە کەسێک کە باسی ئەم شەخسە بۆ دەکات ئەم حاڵەتانە حازرە بن لە زیهنتە لە مێشکتە حازرە بن بەڵام سەرباری ئەوەش لە کتێبەکانی سیرەیە بە تایبەتی ئەو کتێبە هەندێک شتی جوانی پێغەمبەر باسەکە صلی الله علیه وسلم کە تیشکە خاتە سەری لەحزەی ئازاردانەکەی بە لەحزەی ئەو لەحزەی کە ئەڕوا بۆ تائیف لە تائیف ئەو بەربارانەیەکەن لە مقابلی بەربارانەکەی ئەو دوعایەکە کە دوعایەکە یعنی دڵۆپی گوڵی لێتە دەرەوە دڵۆپی گوڵاوی هەر گوڵاوی سەرمۆری لێتە دەرەوە بەڕاستی یعنی لە مقابل ئەو هەموو زەحمەتەیە تەمەن ئەڵێ سیرەتناسان ئەڵێن مەسافەی بینی مەککە و بینی تائیف دوو مەرحەلە هەر مەرحەلەیەک دوو شەو ڕۆژ یعنی 4 شەو ڕۆژی پێچوو بە پێ ڕۆژوتە ئەوێ کە چۆتە ئەوێ وتیدی با بەگەر قسەکەشم کرد کەسم لێ تێمەگەن بەڵام خەڵکیش لێ تێگەن بەربارانیشەکەن لە مقابل ئەوە شە بەدڵشکاویەتەوە بەڵام دوعایەکی شەڕ لەو میلەتە ناکە شتێکی جوانە لە ئەوە ناسکە ئینسان هەست بە هینەکە هەست بە ئەو حوزنە ئەکات کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو لەحزەیە تێکەوتووە ئەو کاتێک کە کۆچەکەن ئەو کاتێک کە مەسەلەن بۆ نمونە کە مەکە بەجێ دەهێڵن هەندێک شتی ناسک و جوانەڵێت ئەو لەحزەی کە ئەڕواتە خێمەکەی ئیمام مەعبەد کە لە سەرتاشە باسم لێوە کرد هەندێک شت ئەڵێ یان لە لەحزەی هەندێک لەو کەسانی کە چێتە مەدینە و پێش ئەوەش بەڵام پێش ئەوەش هەندێک لە سەحابەیان هەندێک لە خەڵکیان هەواڵی پێغەمبەر پرسیاوسم ئەیان مسلمان بن لە خەڵی زۆر ناسکیتیا سیرە هەندێکی تۆمار کردو کە چۆن ئەو شخصە پێغەمبەر دەبین و هەست بە چی دەکات کە یەکەم جارە دەبینێ پیاوێک لە تاریکایی شەوە لە دۆری کەعبە سوورەتەوە و ئەمیش بەداوی پیاوە ئەگەڕێ مەسەلەن کۆمەڵێک شتی لەو بابەتانی تایە لە ڕووداوی پێشوازیکردنەکەی بڵین مدینەیە لە هەندێک ئەو مەشاکلانی کە تێکەوی لێ هەڵەسێتەوە لە ڕووداوی ئوحود بەعنی هەر سوورەتی خۆر ئەو سوورەتی ئالی عەمران کە باز ئەوەی ئەوەی کات باز لەوە دەکات وإذ غدوت من أهلك تبوئ المؤمنين مقاعد للقتال ليوتا كوتاي سورتك باز لا سوري لا باز لا شر حدك شتكي حزينه وبتابتي كل حدث كاسير يكي كارساتك يعني هستكي خميشي زور جورد لي بيغمر داغتو عليه الصلاه والسلام وكل سرتاش اشاره بيان مردني خديجه وابو طالب دو پشت پناي جوربون ودواي وجه سر زوري خصشكي او مشهدي برلوي وحي بو بيد يعني او وسعيك بو يدروز ولا قريشه لەسەرەتا ئەو ئاماژەکانی بەر لە هاتنی وەحی ئەوەی عەقڵی پێغەمبەر پێشبینیەکان کە کراوە بۆی ئەوانە بۆ خۆی بەشێکی بەڵام ئەوەش بەشێکی گرنگە بەڵێ و دوای لە ئاخریشا مەشهەدی وەفاتەکەی مەسەلەن بۆ نمونە مەشهەدی مردنەکەی وازانم هەموو خوێنەرێک ئەگرێنێ یعنی با بڵین لە مەشهەدی مردنەکەی ئەوانش کە متدەینین کە ڕێوە کە کتێبەکەیان خوێنەوە گریاون يعني من خوشم لزيادة لما حطيك لكتابك كأدقرين خاطر سر روتك كتيدا تحولناك ضربي في الناس بتساوتها يوم أول لحظة كوفاتك باسي مرناكيك أو كبسركات السراني حزتي عايشة كمالك مشاهدي زور حزيني مشاهدي حزيني تاعي من يظلم أمانة للروحي وتيقلبون يعني توتيقلي أمانة ولا كاتي ترجمة لا همويا زور جار قريهم زور جار كاك زور جار نوسران ياخذ أو بريس دولة جراوة
نووسرایانی کە باسی ئەم کتێبەکەن بۆ خۆیان بە کتێبەکەن وەرگێڕان هەندێک مەسائلی ڕۆحی خود مەسائلی تایبەتی و خصوصی باسەکەن ئایا تۆ هیچ لەو تایبەتمەندیانە هەبوو لە کاتی وەرگێڕانی ئەم کتێبە؟ من لە ڕاستیدا من وەکو متدەینێک و کەسێکان ئەگەر خۆی گەورە قبوڵیکە ئەو کەسێک کە ئیمانم بە ئەو وحیە هەیە ئیمانم بە نبوەتی پێغەمبەر هەیە عەلەیهی سڵات وسەلام لە زۆربەی مەشهەدەکانە تقریبا ئەو مەشهەدانی لە دەرچێکە مەشهەدی تەحەدی و هەندێک شتی تێکەوتووە لە زۆربەی مەشهەدەکانە زۆر متەئەسیر بووم بۆ لە زۆر مەشهەدی گریاوم گریانێک بە دەرەجەیەک بەجێم هێشتووە ئەو ڕۆژە نەمتوانی هیچ بنووسم دوایی بۆ سبەی نەگەڕاوەتەوە سەری یعنی چەند جارێک ئەوم بەسەر هات ماوەی زۆرت پێچووتەوە من ساڵێک و تقریبا 3 مانگم پێچووتە ساڵ بەر لە ئێستا ماوەی 22 ساڵ پێش بەر لە بەڵام یەک شتیش هەیە بیڵەم وەکو تاریخ ینی حقیقەتێک بیڵەم باشە من ئەو کتێبم کە وەرجێڕا بۆ زمانی کوردی تەنها کە وەرم جێڕاوە تەستیم بە کتێبخانەی ڕۆشنبیرم کردو من نسخەی مەطبوع و تەصحیحکراوی نەهاتۆتە بەردەستی خۆم چون خۆم ئێستا هەندێک ملاحەزەم لەسەری هەیە ڕاستیەگە تۆ سەیرێکی بکەم کتێبە نوسخە عەرەبیەکەی تقریبا هینە نوسخە عەرەبیەکەی 500 لاپەڕەیە کە بێ و تەرجەمەی کوردیەکەی تۆش هەر نزیکەی 70-80 لاپەڕەیە زیادی کردووە ینی ئەگەر جاری وایە ڕەخنەوە بژیرێ وەکو تەرجەمەیەکی حرفی هینی ئەوە ناکەی بەڕێز چکە خۆتە زانی کە لە عەرەبیەوە وەرگێڕانی کوردی کراس دائما ینی حەجم و ڕوبەرەکەی زیاترە بێ من خۆی لە ڕاستیە لە شێوازی تەرجمەکردن هەیە دقاودق كلمة ترجمة بس خوي للراسية راستني شوازي ترجمة وهيك تور رصة ترجمة كي أو رصة أجر كردك بيلا شون إليه أبي أو ترجمة يعني تو بالروحي كي يعني شون زماني كي باراوي من هول ما أو شون الشعر الزوري مثلا تو لزماني كردية مثلا بونو زماني كردي سوراني شعر زور بلين شعب بعد ده جوركي زمانك بتشون قصيبة كان شون أو جملة فعل خانة شو فعل خانة شو أو فرمانو أو كده أو الله كانت شو بيتكلم شو هذا عنن شون باسي زمانه كان شون باسي كاته كان يعني هول ما أبو زمانه يعني رستم كردو بكردي وهند جار رستك دريج وانا شار مهم رستك بكان مو بزام أو رستك كسيك بكردي أو شون عليه هول ما أبو شوازي بكان وقش زاني زماني عربي زمانه شيء هنا بلين الجاري وهي كلمات گزارش أكل لمعناه شيء فراوان كتو لو أنا بس يسوار در جبتواني أو تعبير بدوزيته يعني لو أنا أو كلمات الكردية برامبركين به بله يعني لا يعني كتري جرينج كلام كتابة بيسوي جيتو لسرتي برنامج شو باسي بندو أموجاري وعزو أو مثلا الروح يعني كل جاني بيغمر صلى الله عليه وسلم بيسوي بجيرة من يعني بريس الجيل ويكوك ورجيري يعني بياكي أهلي نخبو خيانوار وباريزريك شي يعني براوردي شيء أو بكين إما شون يعني أوي كالجيان نامي بيغمر صلى الله عليه وسلم لنا أم كتابة هيا كفوري هي ما يبغى كردوا شون أبسيته بواقع جياني مسلماننا وأمره مسلماننا والأمر ده يأخذ أم كتابه ولكن وكو زماني كي ترجمة كلاوي طازة بيت يا ما هم بتوعي لنا الرودا واقع كاني بجي خوي اللي صارت بس إشارة بيها يعني مثلا يعني دراسة كني كتابي تاريخية تو باز للروداوي تاريخينا كروية راست الرودا وكان تاريخ أما شر كان الرودا وكان حركات وجمزول كان هجرتك أمانة هم الرودا بيديم تاريخ ويا بلام روحيتي أو روداواني كروية أو روحيتي شيء تعظن يعني بمعنى إنساني متدين ببردوامي تعامل لقال الروداوانا أكا مثلا بقول من رمضان يتو يكسر بصحوتي رمضان ويادي بدري يتو سر موضوع كرمضان يتو بصحوتي رمضان يتو شوي قدر يتو موضوع كان لبروا راست وخور روداو كان يسيرها بيوستن بضمير إنساني متدين أو إنساني متدين ده تعامله بردوامي أكال رضا وكان يصير أم بعدنا هي على هميشاتو أم كتابه بوشتي تاريخي كون باسي لو كي هميشه بوشتي باسي كي كرجانا لسر سلوكي تو تأثيري رجانا لسر سلوكي تو هالسكوتي تو أرستكني بيركنوي تو دور تأثيري قوي بو لم روح من واد زانم هميشه آمدمون شيء روحي پروردهي سيره هي لجاني أمدها كذا بيرسايوكي ببروايتو أجر أمش دوباري هنديش كيانه ببروايتو أما كليني كي بركدوته ولا أنا كتاب خاني كردي أخوت يعني چاودێری ئەوەت کردووە کە ئەم کتێبە بۆ خۆی کاریگەری خۆی هەیە من پێم وایە بە زۆری خوێنەرەکانی لەوانەیە بڕیار بتوانانی بڵێیتەوە بەلایلی کەم پێداویستێکی ڕۆحی و پێداویستێکی زانستیشی لە ژیانی خەڵکا پڕ کردووە چونکە ئەو مۆزوعە یعنی کە تۆ سەیرەکەی کتێبەکە ئەڕوات ئەفرۆشیە مەسەن خەڵک ئەیکڕێ وهی خەڵکی وایە هەر خۆی ناکرێ بۆ خەڵکی تریشی دەکرێ هەستەکەی کە پێداویستێکی ڕاستەقینە و خەڵک حەزەکە بخوێنێتەوە خوێنەوەی ئەم کتێبە ئەم پێداویستیە بڵین ئەمە پێوەرێکی گرنگە ڕاستە پێوەری سەرەکی نییە بڵین پێوەری یەکەم نییە یامە داوانێ بڵین تەنها پێوەر نەبێ بەڵام پێوەریکی زۆر گرنگە بۆی کاتۆ بزانین ئەم کتێبە چەنە لە ناو ناقی کاجی خۆی کردەوە و تەعاملکردنیش لەگەڵ ئەم جۆرە کتێبانە تەنها تەعاملکردنیی معرفی نییە کاکارم تەعاملکردنیی ڕۆحیشە تەعاملکردنیی پەروەردەییشە وەکو لەسەرتا باسم لێوە کرد ئەو هەست دەکات کە کتێبە پەیوەندی بە ژیانی ئەوە هەیە پەیوەندی بە کەسێکەوە هەیە کە مشەرعی ئەوە پەیوەندی بە کەسێکەوە هەیە کە ئاڕاستەکەی ئەوە پەیوەندی بە کەسێکەوە ئەو جومعان
ئەچێ بۆ نوێژ سەڵاوە لەسەرەوەیە لە دوای نوێژەکانی هەموو جارە سەڵاوە لەسەرەوەیە ئەگەر دانیشە ذیکر و یادەکە سەڵاوە لەسەر ئەو کەسایە ئێستا ژینامەی ئەوە بۆیە من وا دەزانم ئەم حاڵەتی پانتایە گەوری کە داگیری کردو کتێبەکە بەو شێوازی کە هەیە بەڵگەیە لەسەر ئەو کتێبەکە جێگەی خۆی کردەوە خوێنەری خۆی هەیە. بەڵێ ئەخە من ویستم یعنی باسی ئەو سێ کوچکەیە بکەم بە تایبەتی مەسەلەی ڕۆح پەروەردە معریفە سەخوێنکارێکی زانکۆش ئەگەر بێوێ بۆ نمونە مامۆستاکەی پێی بڵێ لەسەر لایەنێکی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم توێژینەوەیکی زانستی بنووسە ئەتوانێت سوود لەم سەرچاوەیە ئەتوانێت سوودی وەرە بکرێت بەڵام بەلایەنە معریفەکەی بەلایەنە معریفەکەی پێم وایە ینی خلافێکم لەگەڵ جەناب بدەم پێم وایە لەسەر ڕۆحیەکەی زیاتر ئیسفادەی لێکە ولا ڕۆ پەروەردەیەکەش ئەندازی زۆر ئیسفادەی لێکە بەڵام ڕۆ معریفەکەی کە پەیوەندی بە قورئانەوە هەیە و قورئان باگراوندی سەرەکی دابەزینی وحیە ینی بڵێ نەک دابەزین وحی بڵێ قورئان بۆ خۆی ئەساساً وحیەکەیە قورئان بۆ خۆی ئەو ئەساسەیە کە تیایدا پێغەمبەر پەروەردە ئەکا و مسلمانانیش پێویستە سەری پەروەردە بن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە هێتە ناو کەعبە باسی قورئانەکە بۆ خەڵک کە ڕواتە ناو دار لە دوو قسەیان لەگەڵاکە بە قورئان حجیان لەسەر دایانێ ئەوانش ڕەخنەکانیان هەموو ئاراسی قورئانەکەن کە پێغەمبەر ناوێتی عەلەیهی سەلام بۆیە لەگەڵ هەموو دابەزینی هەموو نەسێکی قورئانیە حاڵەتێکی ڕۆحی پێغەمبەر هەیە عەلەیهی سەلام حاڵەتی پەروەردەی ئەو هەیە حاڵەتێکی عەقلانی ئەو هەیە کە پێویستە ئێمە بیخوێنە بۆ نمونە مەسەڵەن هەندێک لەو مناقەشاتانی کە پێغەمبەر کردوونی صلی الله علیه وسلم کە پەیوەندی بە ناوەڕۆکی دەقەکانی قورئانەوە هەیە هەندێکی مناقەشەی تەوحیدە لەگەڵ مناقەشەی شرک مناقشی توحید لەگەڵ مناقشەی فکری جنۆکە و مەسەلەی شەیاطین و شعر و ئەو مەسائلانە مناقشەی ئەوەیە کە ئایا ئەمە شعریان ئەمە قورئانە مناقشاتانە مناقشاتی گرنگن کە کاتی خۆی ڕوویاوە من پێم وابوو کاتێک ئەو کتێبم تەرجمە پێم وابوو کە مۆزوعی قسەکردن لەسەر مۆزوعی شعرەتی قورئان کە قورئان شعر بێ شعر نەبێ مۆزوعەکە کورتایی پێ هاتووە بەڵام سەرەکەم نووسەر هەیە عەرەب ئێستاکە زۆر بەجددی قسە لەسەرەوە کە کاڵە قورئان شعرەکانی ئومەی کوڕە ئەبی سەڵتە ومە حکایەتێکی خۆشە لەسەر ئومەی کوڕە ئەبی سەڵت حەزەکەم بۆتی باسکەم هەر خزمەتی و ئاراستەیەکە ئومەی کوڕە ئەبی سەڵت پیاوێک بووە بە پێچەوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم طبعا کەسێک بووە موحید بووە يعني پێش هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم موحید بووە لەگەڵ شەش حەوت کەسی تر لە مەکە لەو کەسانە بوون کە باوەڕیان وابوو خوایەکە و ئەم بتپەرستی هیچ معنە و قیمەتێکی نییە مەشروبیان نەخواردەوە ئەو شتانە بوون کەسانێک بوون جا خوێنەواری بوون دیوانی هەیە شاعری یەکەمی سەقیف لە شعرە ئومەی کوڕە ئەبی سەڵتە دیوانی هەیە دیوانەکەی هەیە و دیراساتی گەورە هەیە لەسەری بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەشاری خوێندووە نشعري زانيوا نيجر تيرشعري اللي بزي ما هو نت تعامل غير شعر كله بمرجع بنمالي في غمص الله بنمالي الشعر نزاني عبد المطلب شاعر هو ابو طالب لشيء ابو طالب يك شامي شعري نسيوا اشتا دوبي تبي خنروا يك لا شامه هربر زكان شعر هيك فرقيني لك كم درني لمعلقات دي سبعه باشا فاطمه شعري وتو عائشه شعري وتو ابو بكر عمر شعري وتو هرشي بدو يدي شعري بزقله في غمص الله بهم عمر شعري وتو بيش پیغمبر دی پیغمبر بو خوي بالغير اما خوي اجا بويا كاتك وحي بويت كباسيكات قريش لان امي بوتو هاتو شعره بلام شعري زور برزه او شياطين كان فيران كردوي بلام جرين لما انا جرين تر اوي امي كره بيصلت كاي شكل شاعر هرجه ولا كان نال امي محمد هنايتي الشعره وناجل امي محمد هنايتي صلى الله عليه وسلم شعري منه كشي اسكو مالك نسرهن الله ولا اويك محمد هذه شعري ما يقرا بسلطه اما طبعا فارقي جوريه لا انا معرفه كاك بكلمه بس بشي زوري او يعني پیغمبر صلى الله عليه وسلم بو خوي رون كنوي دقيقاني قران واحكام كان اگر او بو خوي بتايبتي اسش كزور جاقسيك لنا خلقا هندي زاهين باسكن زاراوي اماني قرانيه كانوا نظامشي كزور بروان بفرمودني يلا بو خدي پیغمبر صلى الله عليه وسلم بو خوي دقيقاني قراني رون كدوته بو خلق جاري كي تر قراني هنا وتوبونا وخلق بوشي وازيك خلق ليت انا قشوم روني كدوتو يعني لو أنا بلن بشكل لأنا معرفة كي ليرشة رقدانوية بخوي أو سلوكه وخلصوكه وتعني بيغمبره أو قوله بياناني كهيتي لسري أخوي يكشد هيك أعلم لك لكتاب كان سيرة بقشتي هستكيد منهجتي تاريخ زالة بس الدوسينوي تاريخ سيرة كدبو منهجتي قرآني زيادة زال بو معناه بس منهجتي قرآني منهجتي عقائدي معرفي پروردية والروحيشة بلا منهجي تاريخ تنها علمه تنها او بشيء مربتك عدو بيغمر صلى الله عليه وسلم كامام ايمان مو بيغمره هي بيغمري قوماني دزانين وشوني كوتوين وهمو لحظه ايمان روحيا مربطه بينه وذات جوريه وك صلوات لسيرين يادك انه قران دخين كو يميناوا بلام اما منهجيته واي كدو كتو كات سير دخين تو جقلو بشر روحي كقولها تو متدين للروي ترى هيك اسوادك لا كتاب كان سيرنا كي لراسيا واجر اوي اضافه بكره ببرايبن جو اضافه بكره او كتاب كان سيرتي روبرتر ابون وكاملتر ابون او كاتا معناها يكون مغزاك الرستقيني سيران ابو كبيرو دوتري سيريك كاتيك الله لقل روح القران ولقل روحي فرمتكاني بيغمبر صلى الله عليه وسلم بلا اخي سيك لنقد كان بتابتي لنا كتاب خاني كرديه بشر لو انا يبلا من ناوي نوسرو كسنا هنا بلام باش لو كتاباني كبناوي السيره وهي سيره كي ترجمه كومله دقي عربيه بس بكردي كراو
یاخود لە من هەندێک خۆم شوێنە سەرنجەوەمەوە هەندێک کتێبانی کە باسم کردن ینی هەندێک هەن ئێستا حال لە بازاڕن بەڕاستی هەر تەرجمەن ینی تەرجمە کراوە بەس بەزەوەی من تومە تەرجمە بەزەوە ناڵێت ڕاستە بەس نووسەرەکەی لەوانێت دەستکاری تۆزێ جملەکانی کردو ناوی خۆی خستە قوربان هەم کتێبەی من جاری بە ناوی خۆش کتێبەکەی من ئێستا ئەوە گۆڵاوی سەرمۆرکرا و برادێک چاپی کردو ئێستا لە بازار ڕێفرۆشی و ئەتیادی بە قیمەتی ئەو کتێبی کەم تەرجمەم کردوگاتی خۆی هیچ کەسی پێک فر نەبووە و ئەساساً ئەم مۆزوعانە لە ڕاستیە ئەمانەتی علم گرنگە تۆ کە کتێبێک تەرجمەکەی بڵێ مەتەرجمەیە مەسەن بۆ متەرجم نییە کە کاتێک کتێبێک تەرجمە ئەکا ڕێژەیە قسە بکات لە پەراوێزی کتێبەکانە کە پێچوانی ئەو کتێبە بێ چونکە تۆ کتێب تەرجمە ئەەکەی یعنی ئیمانت بۆ کتێبە هەیە يعني إيمان ما بس في إيمانك أو أنا بلي في كافر إيمان بو معناه كبيت باشا وكتابة أو اشتبت بيه باشا بو يترجم ياكي جا باشا تقول لحمو لا بريك لا بريك بنوسي بلا أمقسي وأنا بو يترجم ترجمات كدو أساسا بلام كاتك شخص جدي كي هر كتابة ترجمة بلام عليه تأليف خم نسيوما خم كتابة راستا من بس غلطة يعني أما بتايبتي كبرز عليه حاليا بتايبتي بو سيرة جاري كتريش حاليا شو أم جال لأني كتري لوازي أكتب أنا كبيني وما بكر يعني مسألة يعني هموي كوملة تكسته نايتي تكست كان بدوي يكا شو تنها لا بريان وكتولي حشد معلومات وأويا لا بريان قرب على خكردوا يعني اللي يقدانويت يعني بلام أما يكلي ربع سكري خوي كوملة أسلوبي أدبي وجيني شيتيا لأن يعني أنا توزير شيء يسا عندك لنسر كان عرب هن بس زي متى أسدس معنا وتوكارة نسر عرب هن هر سيران كرو بالرواية سيران كرو بالرواية يعني مثلا عندنا مثال ترهن عرب هن خير بشوازي جديك بمسرحية يعني رشطه يعني أوانا هن ومن كيش كلا وانا ترجمة كردو كت ناوند روشميري على أو قرار بالله يكاتو إن شاء الله لجد شابه وعندنا نسيني ترهي كراو مثلا بالين كراو بشعر وشون بقولنا نامي كجاران سير جاران شعر بقولنا بس مش كراو على هلا كل ساني كراو كشي والروماني اللي كراو تاچن أو يعني مامسا تحسين الرومان كيل سير كيل سر رومان برجي شي در شو أصلا برجي دوم شيء أو يعني والله برجي الروماني كي زور جواني شو من توصية كم خلق بيقنتوا براسي الروماني كي جوانا يعني أكيد يعني بس ماني رومان وأدبي والله بنا شيء زماني أجن لا موضوع بتايبتي أجر طبعا هو زماني شيء مفهوم زماني شيء جرينو كاريجر زماني الرومان وزماني أدب زماني شيء زور راس خويا إنسان أتوانى تشجي لبينه قوشي زواني لزماني أدبي بينه ويش الزواني كان يكتب أو كبزماني شيء أدبي زماني أدبي راسته وكودارش بالام كاك بكر أجتوز زيادة شو نوع مسائلي هندي اشتخوت زعيم لنا الرومان وأدب الدنيا خيال وفانتازيا وأنا ببرويته أما بخوي لبايخنا والروكي كم ناكاته خوي كم ناكاته بمرجك تو أو شتاني كبيدو ترى أو فراغاني كفراغ كان يصيرن بشتك بريكيتو لك على الروح يصير تكاب بقولش اشت خيالاتي خدني تيكل ويش جايكي مثلا أو شتاني كحدثا روداون تولى روداو كان لا نايت تو باز لا روداو شيء راستقيناكي باز لا حبكو دراما يجناكي كقدروسي كدوا أما مش هيك خد دايقني أما تجاوزه تو تواني بهموش هذا خيالك لا روداو كان يصير شو مجالي خيال هي مثلا بونمونا أو لحظة كبيغمبر صلى الله عليه وسلم الرابع شو صار شيء حراء لو مسافر كلام كوبو حراء توتاني كومرش تجوا مولي تعليقاتي خود لسر أخو بيغمبر صلى الله عليه وسلم لحظة بيلي تيبكاتو خيالي بلاي شيء عبر مثلا دش توتاني بيلي لس شيء هجرة كاكا في هجرة اللي قال أبو بكر هالشيء يعني بيتشوا إيه شو تو كومرك تعليقاتي أدبي جوان هي تواني لسر أسماء يعني تواني لسر صحراء بيلي لسر أو هوا بيلي الشعر يعني حساني كل ثابت وانا ريك تواني بلا تواني أو بيلي أنجا مولونامي كردي كادي خوي كدان راو بجهد يزور جورب وهرسن مولونامي عندك شتي خرافات ديتيا بالام الراسية تشيجي هري جوري اللي بينراو خو خلق كتعشنا بوسيلة هذا تراثي كيش دنا هاد لك كردي كادي خوي كمولونامي خنراو تو بالشعر خوي أور مولونامي عندني سيرة ولا كاتي خويا همو صار استغلال كراو بوي كوا سيرة نامي بيغمبر صلى الله عليه وسلم بمولونامي بخلص خلق بخندتو هم تشيجي لبيني وا هم حكاياتي جوا هم تقي شعري زوان بو خلق تعامل غير شعر كدو من خلجي نقنوار ناسم ديواني شعري كامل لبرو من باكو ديواني شعري لبرو انا بريمري لبرو خنوار نبو يعني خلق تشيجي يبيني الشعر الشعري بارتي ادمي زور برزو وسيله كجنب وسيله كباش وسيله كاريجر بو فعلا هو بكا احمي الشيخ ك عرفوا بك فيري كوركا بجي فيري كاتش تشيجي راسي مالا من اشتيك منما بلام ويستم برسياري أو بكم لاكوتا يعني أكريت شون جيان نامي بيغمبر أقل لمهدوا بنوسريته وياخذ بايخي بيبدأ بتايبتي لنا فرهنجو كتاب خاني الروشن بيري كرديا يعني زياتر بايخ بتشي بدي أبوي خوانري كرد وتاكي بالروادار وتنانا أوشي كبرزت باسك الله يعني پروردي الروح يكيبو تشيجي لور بجيلتو زياتر أم كساياتي الجورا كهمو وكولا بروادارم بمليارها خلق لسر زي شون كوتيتي بتوان لنا وكردا تشيج لا جيان ورودا وبسراتك عني والله كاك أرام من ديار ديك لنا كتاب كان سيريا زور ديار أيش ديار كان شرة
دەرەکانی شێخی واقعیدی کە کتێبی مەغازی نووسی تۆغیانی کرد بەسەر هەموو زۆربەی کتێبەکە بێجگە لە کتێبی سیرەی ابن هیشام و لەگەڵ ئەوەی ئەبوو نەعیمە ئەسفاهانی کە پێشڕەون دوای هەرچی کتێبێک نووسراوە هەر هەمووی تۆغیانی شەر زاڵە دەمەوە خوێن و شەر زاڵ دەمەوە یەکێک هەیە شەر لەسەر ئەوە کە چەند غەزای کردو پێغەمبەر چەند سریەی ناردووە چەند مەفرەزەی دەرکردووە مشکلەکانیان ئەوەیە لە کاتێکا کە دەبینی ئەگەڕێتەوە بۆ قورئان بۆ واسی ڕووداوەکانی سیرە لە قورئانە مەساحەیەکی ئەو تۆ نەدراوە بۆ مۆزوعەکان لە ڕووداوی بەدرا شەڕی بەدرا سیرە باسی لە شێوازی شەڕەکەکە بەڵام ئالی عیمران باز لە بەرەنجامەکانی شەڕەکەکە لە شەڕی بەدرا باسی لە بەرەنجامەکانێکە لە سوورەی ئەنفالە کەچی لە سووریا باز لە شێوازی پێکهاتنی شەڕەکان بێکەوە چۆن بۆ ئەوانێکی کوشت و کێکی بەدلی کوشت و باسی لە مۆزوعانەکە کە لە ڕاستیە ئەمە مەفروض وایە بە بڕای من بە بڕای تر ئەمە نەبەسە بۆ سیرە پێویست وایە بگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەو مۆزوعانی کە لە سیرەتە بە شەڕ عیلاج کراون تۆ بگەڕێتەوە بزانی قورئان ئەوەی چۆن عیلاج کردو چکە قورئان ئەساسە لە مۆزوعەیە قورئان بزانین چۆن لە ڕووی پەروەردەوی و لە ڕووی عەقائیدی و لە ڕووی دەرونیەوە ئەو مۆزوعی عیلاج کردووە ئەم مەساحەیە کە قورئان ناوێتی پێی ئەو مەساحەیە بێ بۆی کە ئەو فەراغە لە سیرە پڕ بێتەوە وەگەرنا ئێمە سیرەی پێغەمبەرێکمان بەرچاو دەکەین وەکو سیرەی سولەیمان وایە وەکو سیرەی مەسەلەن بۆ موسا وایە موسا شەڕی هەبووە مەسەلەن سولەیمان شەڕی هەبووە پێغەمبەرەکەی ئێمە صلی الله علیه وسلم دوو شەڕی هەبووە لە هەموو عمریان لە 23 ساڵ دوو شەڕی هەبووە شەڕی حەقیقی هەبووە هەردوو شەڕەکەشی پێفرۆشراوە لە ڕاستیە تۆ هەموو ژیانی و پێغەمبەرەکەی بە شەڕ ینی معنای وایە تۆ ئەتەوێ ینی بەغێر مباشر ئەتەوێ پەیامی ڕاستەقینەی ئەو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناوەڕۆک ئەستێکی دا بەڵام بەڕای تۆ زۆر جار ئاەتە قورئانیەکان ئاەتەکانی قیتال و جیهاد بۆ خۆی ئەوەش کاریگەریەکی نییە لەسەر ئەوەی کە فەرقێکی بەسەر ئەوەش هەرگەڕێتەوە بۆ قورئان قورئان باسی جیهادیتی هەیە قورئان باسی شەڕیتی هەیە باسی کوشتاریتی هەیە بەڵام بە سیاقە قورئانەکەی باسی بکەی بۆ سیاقە قورئانیەکەی تەوجیهاتت دایەتێ کە لەکوێ ئەو شەڕەکەی چۆن ئەیکەی شەڕ لەگەڵ چیارێکی بەکرد و ئەم بۆ چوونەوەکو دیراسەی ئەوڵی کە زۆر جار یعنی کەسایەتی خودی کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەها زۆر جار بەتایبەتی لە بەشە لە وڵاتانی ئەوروپاوە لای خۆشمان کۆمەڵێن و سەر و خەڵک دروست بوون قسەی لەسەر کەسایەتیەکەن کە کەسایەتیەک میانی ژیان بوو ژیانی پڕویە لە شەڕ و قبول نەکردنی جیاوازی و هێرشکردنە سەر ئاین جوولەکە بتپەرست مشریکەکان یعنی بۆ خۆی ئەمە لەو تەجربەیەوە بەڕێزت باسەکەی کە ئەمە هەستەکەی نەقسێکە و بۆشەیەکە دروست بووە مە بڕای من هەم لە بنەڕەتە هەم وەڵامی ئەو پرسیارانژ ئاەت لە بنەڕەتی شاخۆی ئەساسەن ئەمە مەطلبێکی قورئانیە مەطلبێکی قورئانیە کە تۆ باسی جیهادەکەی لە قورئانەوە بۆیەکی بۆ مۆزوعەکە و قورئان سیاقەکانت پێڵە چۆنە جیهاد کە باسی سلمەکەی قورئان پێشی باسی حاڵەتەکانی سلمت بووەکە کە باسی عەقد و ئیتفاقیاتەکەی قورئان ئەساسی ئەم شتە بۆ ڕوونەکاتەوە حەدیث دەچێتە تەفاسیل لە هەندێک شوێنە لە هەندێک بڕگایە بۆ نمونە ئێستا بینەرە سەیری ئەم بەرنامەی ئێمە بکە کە قسە لەسەرەوە کە بەڕێزی باسی بۆ نەڕووداوەکەی جەنگەکانەکەی وا لە بەڕێزت تێبگا کە تۆ باس لەوە بکەی کە بۆ خۆی جەنگەکان بە شێوەیە لە شێوەکان بەو شێوەیە باز نەکرێت لە ڕوانگە قورئانیەکەوە تا ڕادێک لە ڕوانگەی کردەیەکە و کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی لەناو واقعەکە بۆ کاڵ بکرێتەوە ئایا ئەمە چۆن یعنی بینەر زیاتر تێبگەی ئەوەش وەکو خۆی باس من پێم وایە ئەوە نییە کە تۆ ئەو حەدیثانە لە سیرەیە لابەرینە ئەو حەدیثە لە سیاقەیەکی قورئانیە سیاقەی بکەیتەوە جارێکی دیکە هەنی بەو شێوازە سیاقەی بکەیتەوە کە ئەم شەڕ مبەرڕاتی ئەم شەڕە چی بووە بەهانەی ڕاستەقینەی شەڕ و مەردوودی پەروەردەی ئەو شەڕانە چی بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە قورئان ئەم مۆزوعانە باسەکە ئەوەی لە سیرە هەیە زیاتر حەدیثەکەی وەکو حەدەث چه ئازاب بووە چه ڕای کردووە چه شەڕی کردووە چه شەهید بووە چێ بوو ئەمانە حەدەثەوە دەکرێتەوە هەندێک سمبول لەو شوێنانە دەربێنیتە دەرەوە چاوی لێ بکەی بەڵام لە ڕاستیە کە تۆ بتوانیت لە ڕووی پەروەردەی ئیسفادە لە مۆزوع بکەی سەیری مەسەلەن بۆ نمونە لە ڕووداوی لە شەڕی ئوحودا ئەو هەموو سەحابە شەهید دەکرێت کە چی قورئانی شارد بۆ مۆزوعێکی زۆر گرنگایە کە مۆزوعی ئەوانەیە کە تیراندازەکان کە پشتی شەڕەکە بەجێهێڵن چۆن لە ڕووی پەروەردەی جارێک کە سیاغەیان نەکاتەوە لە شەڕی بەدرا مسلمانەکانش بە شەڕە لەسەر مۆزوعی تاڵانی و لەسەر مۆزوعی تاڵی جەنگیەکە کە بەجێهێڵراوە چۆن دابەش بکرێ هەندێک خەڵک هەیە ئەبرین نفسيتي اشتبه تعاطي پروردن بو قصه قرآن ڕوونکردنەوەیەک لەسەر تۆ لە سیاقی قورئانیەکەیە دانیشی مناقشەی موضوعاکی لە مۆزوعی ئەسیرەکانە قورئان شتێک لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێکی کرد لە قورئان ڕقنی لێگرێ لەسەر مۆزوعەکە هیتەوە سەر ئەو سیاقە قورئانیە لە سیاقە قورئانیەکەی کەم دقیقی لا اختلاف فيه دووهەمیان معالجه ئەو حاڵەتی بۆ کردووی مراعاتی لایەنە پەروەردەیی و لایەنە عەقائیدی و لایەنە دەرونیەکەی ئینسانی مسلمانەکە کە چۆن متەلەقی ئەو مۆزوع بێ ئیزەن ڕووداوەکان ئێمە ڕووداو لا نابین ئێمە ڕووداوەکان خینە ناو سیاقی قورئانی لە سیاقی قورئانیەکەوینەوە بۆ مەسائلەکانی حەدیث و پاشانجی بۆ مەسائلەکانی تر سپاس کاک بەکە من هیچم ناوە ئەگەر کەلیمەیەک لە کۆتایی بەرنامەکە ما بێ فەرمی من جارێکە سپاسی جەنابتانەکەم ئێوە هەمیشە دەسێشخر بوون هەمیشە لوتفان هەبووە سپاسی جەنابتانەکەم بۆ بەسەرکردنەوەی من و ئێوەداری انشاءالله سەرفراز و سەرکەوتوو تاعاتیش لە مولای قبول بێ انشاءالله بەڵێ زۆر سپاس بۆ کاک بەکر حەمەستیق پارێزەر و وەرگێڕی کتێبی الرحیق المەختوم ناسراوە بە گوڵاوی سەرمۆ سپاس بۆ ئەم دەرفەتە هیوادارین بینەرانی شتوانی بێتیان سوود لەم بەرنامەیەمان وەربگرن
بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەرنامەی مەودا بەر لەوەی ماڵاوایی بکەم دەمەوێت زۆر سوپاسی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە بکەم کە ئەم شوێنەیان بۆ ڕەخسانین گفتوگۆیەکی معریفی و پەروەردەی و ئەخلاقی و ڕۆحی لەسەر کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بکەین لەسەر کتێبێکی بەناوبانگی جیهانی لە جیهانی ئیسلامیدا بە ناوی الرحیق المەختوم. دووبارە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سوپاس بۆ ئێوەش.